بڕیارە لە سەرەتای مانگی داهاتووەوە گۆڕانکاری لە دیزایانی پاسپۆرتی عێراقی بکرێت و بکرێت بە ئەلکترۆنی لەبەر هۆکاری زووتێکچوون و تەزویرکردن و زۆری ڕۆتینیات لە فڕۆکەخانەکان پاسپۆرتە کۆنەکە دەگۆڕێت. بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی دەڵێت لە سەرەتای مانگی داهاتووەوە یەکەم پاسپۆرتی ئەلکترۆنی لە عێراق تاقی دەکرێتەوە. لە دوای ئەوە سیستەمە نوێیەکە بۆ پارێزگاکانی دیکەش چالاک دەکرێت. ئەم پاسپۆرتە زۆر گرنگە بەوەی کەوا ڕۆتین کەمەکاتەوە لە فڕۆکەخانەوە دەواازە سنووریەکانەوە چۆن ڕۆتین کەمەکاتەوە بەوەی کەوایتر تۆ کە بووی بەخاوەن و پاسپۆرتە ناچیتە پێش کابینەی کەوا ئەفسەرەکەی لێ لە فڕۆکەخانەیە لە سنوورەکان کابینەیەکەوە مۆرە بۆ لێدات و لێتە پرسیار لە چۆ هاتووی بۆ چۆ ڕۆیت و دوخمۆری دوخوری خروجی لێدات و پرسیاری ڤیزەکە دەکات. ئیتر ئەوە نامێنێ بەڵکو لاینێکی تایبەتێ بۆ کرێتەوە ئەو لاینە لاینیش ئەلکترۆنیە جیازێکی لێیە تەنها ئەڕۆی بۆ ئەوەیە کەسی لێ نییە بەس خۆت و پاسپۆرتەکە بۆ وەرگەڕاوی ئەخەیتە سەر ئەو جیازە چیپەکە خۆی خوێنێتەوە زانارەکانی خۆی ئەبدەیتەکە ڤیزەکەی خۆی ئەبدەیتەکە کە ڤیزە ئەلکترۆنی وەرگردووە و ئەگەر کێشە نەبوو دەرگاکە بۆ ئەکرێتەوە ئەگەر کێشە هەبوو لەو کاتەیە تەنها بانگی ئەفسەری پاسپۆرتەکە بۆ ئەوی هاوکاریکە ئەینایتر پێویست بۆ ناکە و ڕێو ڕۆژنەکە زۆر خێرایە پێویست ناکاتەوە لە مەتار سرە بگری سەرەکەی چەند لاینێک خەڵک سەرەی گردووە دوای نوی ساعت سەرت بەرەکەوێت ئەوە نیە یەکسەرە ڕۆیت بەو شێوەیە بە کەشەوەیکی ئاسان. پاسپۆرتە ئەلکترۆنیەکە ئەو کەسانە ناگرێتەوە کە تازە پاسپۆرتیان نوێ کردوتەوە تا کاتی بەسەرچوونی پاسپۆرتەکانیان دەتوانن کاری پێ بکەن. بەڵام ئەوەی جێگەی نیگەرانی پاسپۆرتی سلێمانیە نزیکەی 7,000 پاسپۆرتی دەرچوو هەیە و هاوڵاتیان ناچن بەدەم وەرگرتنەوەیان. 6,156 جواز تەواو بووە و لە بەڕێوەبەرایەتی حازرە تا ئێستا هاوڵاتیەکان نهاتوون وەریگرنەوە. 806 جواز 2021 تەواو بووە تا ئێستا وەرنەگیراوەتەوە. نانا پاسپۆرتە کۆنەکە هەتا کاتی خۆی تەواوبێ کێشەی نییە تا ئێستا هیچ شتێکمان بۆ نەهاتوو کە بڵێن ینی ئیشی پێ ناکرێت لەبەرەوەی ئەو کەسانش کە دەریان کردووە و کوتم ڕێژەیە پارەیانیاوە مەسروفیان کردووە هەم تا کاتی تەواو نەبێ هیچ قەرارێکمان بۆ نەهاتووە کە ئەو جوازانە ئیلغا کرێتەوە. بەڕاستیش ئەو شتێکی قورسیشە چکە جاری کەش گۆڕانکاری بووە ئێمە لە جوازە باشە هیچی نەکنەبوو ینی ئەوەی پێشوو دەرکراوە ئیلغا نەکراوەتەوە. پاسپۆرتە نوێیەکەی عێراق نووسینەکەی بە شێوازی لەیزەری دەبێت و وێنەی شوێنە گەشتیاری و دیارەکانی پارێزگاکان لەسەر پەڕەکانی دەبێت. هەرچەندە ئەو گۆڕانکاریە کاریگەری لەسەر چوونە پێشەوەی پاسپۆرتی عێراقی لە ڕیزبەندی وڵاتان نابێت بەڵام لە ڕووی دیزاین و وردەکاری بۆ پاراستن لە ساختەکردن گۆڕانی تەواوی بەسەردادێت. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.